بنای خدای بخشندەی میهرەبان، بینەرانی عزیز و خۆشەویستی ڕچەی زانایان، سەلام و ڕەحمات و میهرەبانی خدای گەورەتان لەسەر بێ. خۆشحاڵ و شادمانین کە لە ئاڵلقەیەشتری بەرنامەی ڕچە با خزمەتی ئەوەی عزیز و خۆشەویست شاد بینەوە. خۆشەویستان، ئاڵلقەی ئەمجارەی بەرنامەی ڕچەمان هێناوەتە دەڤەری زرارەتی لە خزمەتی مامۆستایەکی پایە بەرز، مامۆستایەکی هەڵکەوتوو، مامۆستایەکی نێودار، مامۆستایەک پڕ لە خزمەت و پڕ لە علم و پڕ لە معریفەت و پڕ لە خزمەتێک بە مانای کەلیمە، هەم لە ڕووی کۆمەڵایەتی و هەم لە ڕووی معریفەت و علم و زانست و زانیاری. ئەویش ڕێزار جەنابی مامۆستا مەلا بیلالی زراریە. جا ئەوەی عزیز و خۆشەویست تا دوا ساتی بەرنامە لەگەڵمان بن بۆی بزانن سەربردەی ژیانی جەنابی مامۆستا لەگەڵ هەڵدانەوەی هەر پەڕێک لە ژیانی جەنابی مامۆستا دنیایەک دەرس و عیبەر و پەند وەردەگرین بەوەی کە هەموو ژیانی تەرخان کرد لە بۆ زانستی شەرعی، تێگەیاندن و پێگەیاندنی مامۆستایان و فەقەیان لە حوزرە و مەدرسە شەرعیەکان. ئەوەی خۆشەویست لەگەڵمان بن بۆی بەهرەمەند بین لە ژیان و سەربردەی جەنابی مامۆستای بەڕێز و خۆشەویستمان. لەگەڵمان بن. ژیان نامەی مامۆستا مەلا بیلال، ناوی تەواوی بیلال حسێن سلێمانە، لە ساڵی 1938 لە گوندی سەرکەوری زراری لەدایک بووە. لە تەمەنی 9 ساڵی دەستی بە خوێندنی مەلایەتی کردووە. سەرەتا سیپارەی لای مامۆستا مەلا حەسەن لە گوندی سەرکەور خوێندووە. پاشان لەلایەن مامۆستا مەلا عەلی نەنووش دەستی بە خوێندنی قورئان و چەند کتێبێک بە ناوی عەوامیل جورجانی و نەموزەج کردووە. پاش ماوەیەک هەر بۆ مەبەستی خوێندن ڕووی کردوتە گوندی ئاژگە لە خزمەت مامۆستا مەلا عەبدوڕەحیم دوو کتابی لەلا خوێندووە بە ناوەکانی مەراحیل الئەڕواح، تەصریف مەلا عەلی. پاشان هەر بۆ مەبەستی خوێندن دەچێتەوە شارۆچکەی کۆڕێ لە خزمەت مامۆستا مەلا تەها دوو کتابی بە ناوی فعلی سەعدوڵڵا و ئیستیعارە دەخوێنێ. دوای ماوەیەک بۆ جارێکی تر دەچێتەوە گوندی ئاژگا لە خزمەت مامۆستا مەلا عەبدوڕەحیم دوو کتابی بە ناوی جامی وەضع خوێندووە. پاشان دەچێتە گوندی بەحەرکە لە خزمەت مامۆستا مەلا محەممەد مەولود بەشێک لە کتێبی جامی دەخوێنێت. دواتر بۆ تەواوکردنی خوێندن جارێکی تر ڕوو دەکاتەوە گوندی ئاژگا چەند کتێبێکی بە ناوی موغنی توڵاب و سویوطی لەلایەن مامۆستا مەلا عەبدوڕەحیم دەخوێنێ. پاشان بۆ ماوەی 2 مانگ دەچێتە گوندی باشوور سەر بە ناحیەی هەریر لە خزمەت مامۆستا مەلا عەبدوڵڵا ملحواری کە بەشێک لە کتابی سویوطی دەخوێنێ. دوجار بۆ مەبەستی تەواوکردنی کتابەکانی سویوطی و چەند کتێبێکی تر وەکو کەمال عەبدوڵڵا یەزدی گەلەمبەی ئاداب، عسامەددین، ئیستیعارە، شەرع الشەمسیە، فەرائیض، ئیعانەت الطاڵبین، مختصر دەچێتە لای مامۆستا مەلا عەبدوڕەحیم. پاش خوێندنی ئەم کتێبانە کە دوا هەمین کتابە لەلایەن مامۆستا مەلا تەها لە کۆڕێ دەخوێنێ بە ناوی جەمع الجەوامع، تەشریع الئەفلاک، مغنی محتاج، توحفەة المحتاج، ڕیاض الصالحین، شایەنی باسە. دوای تەواوکردنی خوێندن ژیانی هاوسەرگیری پێک دەهێنێت. پاشان لە گوندی سەرسوول دەبێتە مەلای ئەم گوندە. هەر لەم گوندە خەریکی تەدریس بووە لە مەدرسەی فەقێیان. پاشان بۆ مەلایەتی ڕووی کردوتە گوندی سەرکەور، هەر بەم شێوەیە خەریکی تەدریس گوتنەوەی فەقێیان بووە. پاشان هاتۆتە گوندی گردی ماوان لە دەڤەری زرارەتی کە مەدرسەی فەقێیانی هەبووە لەم گوندەدا. خەریکی تەدریس و کاری مەلایەتی بووە. مامۆستا تەواوی تەمەنی بەخشی بە تەدریس و مەلایەتی تا ئەو ڕۆژەی کۆچی دوایی دەکات. لە بەرواری 5/12/2019 لە گۆڕستانی زەروا و نزیک گوندی گردی ماوان بە خاک دەست پێردرێت. هەروەها دوو لە کوڕەکانی بەناوەکانی یەحیا و ئەنوەر خوێندنی مەلایەتیان لە لای باوچیان تەواو کردووە. بۆیە هەردوای کۆچی باوچیان مەلا یەحیا وەکو جێگرەوەی باوکی تا ئەم ڕۆژ خەریکی تەدریس و کاری مەلایەتیە لە دەڤەری زرارەتی لە گوندی گردی ماوان. بەڵای بینەرانی عزیز و خۆشەویستی ڕچەی زانایان، دووبارە سەلامی خوای گەورەتان لەسەر بێ.
لا خزمەتی یەکێک لە کوڕەکانی جەنابی مامۆستا هەڵبەستە جەنابی مامۆستای مەرحوم سێ خێزانی هەبوون دوو لە کوڕەکانی بوون بە مامۆستا یەک لەوانە ڕێزدار جەنابی مامۆستا مەلا یەحیایە کە هەم میراتگرێکی فعلی هەم میراتگرێکی معنەوی هەم میراتگرێکی علمی جەنابی مامۆستای ڕەحمەتێ جا بۆ ئێمە دەمانوێت لە خزمەتی جەنابی مامۆستا زیاتر لە پێگەی زانستی و خزمەتی و هەروە باوکایەتی جەنابی مامۆستا و ئەو خزمەتە زۆرێک کە جەنابی مامۆستا هەیبووە هەم لە ڕووی زانستیەوە هەم لە ڕووی معریفیەوە هەم لە ڕووی کۆمەڵایەتیەوە کە هەیبووە لە خزمەتی جەنابی مامۆستا دەردەشە و پرسیارکەین لە خزمەتی جەنابی مامۆستا. مامۆستا سەلامی خوای گەورەت لەسەر بێ. سەلامی خۆی پەروەردگار لێبی پێشەچی بە خێرهاتنتان دەکەین و زۆر پێخۆشحاڵ بوون کە ئێمەتان بەسەر کردەوە وەکو ژیانی بابم لەسەر بدوێن و خۆی پەروەردگار ئەزتان بداتەوە ئینشاءالله. مامۆستای بەڕێز ئەمە لە سەرەتای بەرنامە ژیانی مامۆستامان بیست دەمەوێت لێرەوە دەست پێ بکەین لە خزمەت جەنابتانە دەستپێشی خوێنی جەنابی مامۆستا لە زانستە شەرعیەکان کەی بوو و لەکوێوە دەستی پێ کرد؟ یەکەم جارە باوکم کە دەستی بە خوێندن کردووە لە گوندی سەرکەور بووە گوندی سەرکەوری هەر لەوێش لەدایک بوو هەر لەوێش لەدایک بووە سیپارەی وەکو ئەو پیتە سەرەتاییەکان پیتی ئەلف و باو ئەوانەی لە لای مامۆستا مەلا حەسەنی کرو هەبووە لە لای ئەوی خوێندووە. مامۆستا حەسەنە خەڵکی ئەوێ بۆیان لێمەدا بۆیان بەخۆی منتیقەی کرواتی هەیە منتیقەی عەشیرەتە ئەویش بەڵام وەکو مەلایەتی هاتبوو ئەو دەڤەرە هەم لەو گوندەی لە گوندی گردیماوان مەلایەتی کردبوو لە گوندی زەروا و لە گوندی سەرکەوریش باوکم یەکەم زار سیپارەی لە لای ئەو دەست پێ کردووە و لە پاشان سیپارەی تەواو بووە لە لای مامۆستا مەلا عەلی نەنۆش هەبووە ئەویش مەلایەکی باش بووە دەرسی قورئانی لە لای ئەو دەست پێ کردووە و کتابە سەرەتاییەکانی فقەیاتی وەکو عەوامیل و بینا و ئاجورمیە و ئەوانەشی لە لای مامۆستا مەلا عەلی خوێندووە. ئەو لەکوێ مامۆستا؟ ئەویش هەر مامۆستا مەلا عەلی ئەلێرە مەلا بووە باوکیشم لە سەرکەوری هاتوچووی کردیە. نەمایتەوە لێ بەڵێ ینی ئەو کاتە مامۆستا مەدرسە حوجرەی نەبووە بەس هەر ئەوها بابم داپیرم سۆفی ماڵی شێخ مستەفا بوو حەزەکەم هەر بە مناسبە ئەوە بژێڕمەوە داپیرم خەونێک ئەبینی سۆفی زارەی نابووە لە خەوە ئەبینی تۆرکەی ئەکا لە خەوەکەی تۆرکێکی زۆر ئەکا باوکیشم گچکە بووە لە لای ئەو بە لە خەوەکەی تۆرکەکەی هەموو خواردووە چەندی کردیی خواردووتی یەکسەر داپیرم زارەی چوتە لای شێخ مستەفای مەرحوم خوای وەردگار دەرەجاتی عالی بکە بەڵێ سۆفی ئەوان بووە چوو خەونەکەی لە بۆ جێڕایتەوە ئەویش یەکسەر پێگوتی سۆفی زارێ بڕۆد ئەو کوڕی لەبەر خوێندنی مەلایەتی دابنێ ئەوە دەبتە مەلا داپیر زارێش هەر بە ناوی بیلال حەبەشی بابمی بە ناو بیلال حەبەشی کردیە ئەو ناوی لێ داپیرم باوکم باوکی خۆی نەدیتووە داپیر زارێ ئەو بەخێوی کردووە لەگەر خوشکەکی هەبوو باوکم بە ناوی ئامینە زیاتر خوشکەکەی باوکم بابمی بەخێو کردیە جیشەی کردیە و کرێکاری کردیە و هەتە باوکم لە ناو فەقەیان بووە هەتا بەمنی گوتی سەیەکەچی خێر و حەسەناتی خۆم دایتە ئامینەی خوشکم گوتی لەبەر ئەوەی ئەو نەبە ئەمن پێ ئاگەیشتم حەسەناتی معنەی مەبەستی بوو بەڵێ ئەو فەرمووی هەر جارێ قورئان بخوێنم ئەو چاکانەی ئەەکەم و ئەو عیلمەی بە خەڵک ئەلێم و ئەو سولحانی دەکەم دەرێم خوددایە لە سێ بەشان بەشەکل و ئامینەی پی لەبەی هەدیە دەکەم وەکو وەفایەک کە منی بەخێو کردووە و ئەمن ئەگەر ئەو نەبە ئەمن پێنە دەگەیشتم وەفای بە لەبوو ئەو بەڵێ ئەجا هەر لە لای مامۆستا مەلا عەلی خوێندووە هەتاکو کتابەکەی ناوی مەراحل ئەڕواح فەرمی هەتاکو بابەتەکەی پێدەگوتنی مضاعف لە عیلمی سەرفدایە هەتا ئەو کات هەر لە لای مامۆستا مەلا عەلی خوێندوێتی هاتوچووی کردیە لە بۆ ئەو گوندەی گردی ماوان بەخۆی لە سەرکەور بووە مامۆستاش ماڵی ئەلێرە بووە و هاتوچۆی کرد مامۆستا مەلا عەلی کردووە و دەرسی خوێندووە و چوویتەوە ماڵی خۆی گردی ماوان ئەو کاتە مەلای لێ نەبوو بڵێ ئەو کاتە چکە باوکم مارین لە سەرکەور بووە یعنی ئەو کاتە مامۆستا مەلا حەسەن ماوەک لە سەرکەور بووە لە پاشە ماری هاتە ئێرانە مامۆستا مەلا عەلیش ئەلێرە مەلا بووە و باوکم هاتوچووی لە بۆ لایوان کردووە. بەڵێ دواتر مامۆستا ڕۆیشتە کوێل و مەرحەڵەکانی تری خوێندن. بەڵێ لە دوای ئەوەی کە گوتی لە مەڕاحتە چوومە ئاژگەی مامۆستا عەبدوڕەحیم لەگەر بابیان ئامۆزایە هەویش خزمی پشتی ئێمەیە مامۆستا عەبدوڕەحیم مەلایەکی زۆر بەناوبانگە مامۆستا تاهیر جیانەکەی نووسیوە زۆر مەلایەکی بەناوبانگ بووە لە ڕووی عیلمەوە زۆر کەسێکی بەتوانا بووە گوتی چوومە لای مامۆستا عەبدوڕەحیم مەراحل ئەڕواحم خوێند و تەصریف مەلا عەلی بخوێند و وتی مامۆستا بەخۆ دەرسی بە من دەگوت
وتی ماوەیەک لە کرد مامۆستا مەلا لەوێش هەبە تەنها بیا مەدرسە هەبوو نانە مامۆستا عەبدوڕەحیم مەدرسەیەکی مهمی هەبوو باوکیشم وەکو فەقێهاتی و چوو لە حوجرە ماوە باوکی چەند ماوە لێ مامۆستا تقریبا ساڵێک دەبوونا لە ئاژگە ماوە و لە پاشان چوە لای کرد مامۆستا مەلا تەهای ئەویش ئامۆزای باوکم بوو مامۆستا مەلا تەهای کۆڕێ مەدرسەی هەبوو چوە لای مامۆستا مەلا ئامۆزای حەقیقیان باب برانە یعنی بەس بەڵێ باب برانە مامۆستا مەلا تەها لەگەر باوکم بە بابیان برابوو لای مامۆستا مەلا تەهای کۆڕێش فەرمی تەسریف مەلا عەلیم خوێن لەگەر فعلی سەعدوڵڵای کاتی خۆی ئەو کتابانە زیاتر ئەخوێندرا مەسەل مەشهور بووە دایانگۆ فعلی سەعدوڵڵای بخوێنی و حرفی شەرحە مغنیە و ئیسمی جامی کە فەقێ دەبتە فەقێکی باش ئەگەر ئەو سێ بابەتانە لە کتێبەکان بەجیا بخوێنی فەرمی لە لای مامۆستا مەلا تەهاش مام و هەتاکو و تەسریف مەلا عەلیم تەوا کرد و فعلی سەعدوڵڵام تەواو کرد هەمووی لێوێ تەواو کرد لەکن مامۆستا مەلا تەها چەندی خوێندەوە مامۆستا تقریبا ئەوەش وتی ساڵێک شتێکی خوێندووە و دووبارە چوویتەوە لای ئاژگەی لای مامۆستا عەبدوڕەحیم چەند کەڕەتێک چوویتە لای مامۆستا عەبدوڕەحیم و جێهێشتووە و چوویتەوە لای ئەو لە لای مامۆستا عەبدوڕەحیم لە بۆ جاری دووەم کە چووە گوتی دەستم کرد بە مەسەلەن زامی و ئیستیعارە و ئەوانە ئەو کتێبانە خوێندووە و بەڵام گوتی لە کاتی جامیم دەخوێن نزیکەی دوو مانگ چوومە بە حەرکە بە حەرکە ئەو کات گوتی مامۆستا مەلا محەممەد مەولودی حەمەدەمینیان پێدەگوت لەوێن دەربگوتی ئەمن لە لای ئەوم دەرس ئەخوێن بابی مامۆستا مەلا تەیب و تاهیری مامۆستا مەلا عەبدوڵڵا یادی بەخێربی ئەو گوتی ئەو ساڵ سەفەری حەجی کرد گوتی مامۆستا تاهیر گوتی ساڵی 56 بوو لە ساڵی 56 لە بەحەرکەی خوێندووە لای مامۆستا مەلا محەممەدی مەولود تقریبا دوو مانگەک لەوێن دەرمایتەوە دووبارە مامۆستا عەبدوڵڵا پێڕاگەیشتە کە دەرس پێ بڵێ نەخێرنا گوتی مامۆستا بەتەمان بوو گوتی لەبەرەوەی بامیش یعنی ئەو کاتە مستعید نەبووە جامی هەرهێشت کاتی هەر حیسابی سوختەی لە بۆ دەکرا وتی مامۆستا سەفەری حەجی کردبوو وتی مامۆستا هەیر کتابەشی فارسیان پێدەگوت گوتی دوو مانگ لە لای ئەوان مامەوە لە پاشان دووبارە چوویتەوە ئاژگە لای مامۆستا عەبدوڕەحیم لە لای مامۆستا عەبدوڕەحیم ئەو جاری دەستی کردیا بە کتابەکانی سویتی و مغنی توڵاب و ئەوانە گوتی تقریبا چەند مانجیش کەش لەوێ مامەوە دووبارە چوومە گوندی باشوور نەحیەی هەریر مامۆستا گەر بپرسین ئەو جێگۆڕچەی فەقێیان ئەو کاتە ینی لەبەر چ دەگەڕێتە هۆیەکەی مامۆستا جەواد بەڕاستی سوودێک زۆری هەیە لەبەرەوەی ئینسان ئەگەر زۆر لە شوێنێک ماوە تۆزێک بێتاقەتە بی مەلەل دەیگری بەڵام کاتێکە تۆ شوێنی خۆت دەگوازیەوە یعنی بەویستی خوای وایە کو یەکەم جار دەست بە خیندن بکەی زۆر بە شەوق و زەوقەوە بچێ ناو بابەتەکان ئاوای لێدێ یعنی زۆر تەئسیری هەیە لە ڕووی ئوسلوبی مامۆستایەکانیش دەگۆڕێ بەتەئکید هەم ئوسلوبی مامۆستایەکان کۆمەڵە فەقێش کە دەبینی زاروێ فەقێکی زیرەک ئەبینی زیاتر ئیستفادەی لێ ئەکە و سوودی هەیە بەڕاستی بەڵێ پاشان ڕۆشتە شێ مامۆستا لە گوتی مامۆستای باشوور ناوی مامۆستا مەلا عەبدوڵڵای مەلحەواریان پێدەگوت گوتی دوو مانگ لە لای ئەو کتابی ئەوم خۆشویتی لە چێندەر لە گوندی باشوور هەیە نەحیەکەن حەریری ئێستا مەلا تەهای خەیلانی لەوێن دەرمەلایە گوتی دوو مانج لەوێن دەرمامەوە هەر گوتی کتابی سویتیم دەخوێن دووبارە گوتی هاتمەوە ئاژگەی کرد مامۆستا عەبدوڕەحیم سویتیم تەوا کرد و عەبدوڵڵا یەزدیم خوێند و لە عیلمی سەرفدا کتابی کەمال هەیە کتابێکی گەورەیە لە زیادی سەید عەبدوڵڵای دەخوێندرا زۆر دوور و درێژە کتابەکە گوتی ئەوەم خوێن مەسەلەن عیسامەدن ئیستیعارە ئێستا لە ناو فەقیان بە هەرناوەکەشی نەماوە کتابەکی ئەوەندە بە نرخ بە ئەویش باسی عیلمی بەیانە گوتی لە لای مامۆستا عەبدوڕەحیمم خوێند و هەروە گەلەمبەی ئاداب باسی بەحث و مناظەرەیە و گوتی عەبدوڵڵا یەزدی و ئەو کۆمەڵ کتابان فەڕائید و ئیعانە و ئەو کۆمەڵە کتابانم گوتی هەمووی لە لای مامۆستا عەبدوڕەحیم خۆی مختصەری معانی و ئیعانە و مینهاج و ئەوانە گوتی هەمووم لە لای مامۆستای تەواو کرد و ئەو کتێبەکانی مابوون هەمووم لە لای ئەو تەواو کرد بەڵام زیاتر لە لای ئەو مامۆستایە بوو مامۆستا عەبدوڕەحیم کە بابیان ئامۆزا بوو لەگەر باوکم زیاتر یعنی 180 باب لەکن ئەوی خوێنەکە تەواو کردیا گوتی کە ئەو کتابانم ئەوەی مابوو هەمووم لە لای مامۆستا عەبدوڕەحیم خوێن لە بۆ کتابی دوای کە جەمع الجەوامیع و تحفەیە و تەشریح الئەفلاکە و ئەوانەیە گوتی چووم و لای مامۆستا مەلا تەهای کۆڕێ گوتی لە لای مامۆستا مەلا تەهای کۆڕێ کۆتاییم بە خوێندنەکە هێنا و تەشریح الئەفلاک ئەو کاتە خوێندرا
باسی علمی فەلەکیات وانە بام خوێندبووی بە ڕەحمەت بی لای مامۆستا مەلاتەها گوتی ئەو کتێبانێکە ئەوە تەهذیب الکەلام ئەویشی کتابەکە هەیە لە لای مامۆستا مەلاتەهای خوێندبوو هەموو مادەکانی تەواو کردبوو لە لای هەردوو مامۆستایەکان گوتی ئەو کاتێکە خوێندەکەم هەموو تەواو بوو وتی ڕۆژێکیان مامۆستا مەلاتەها کاتەکە عەسر بوو بە فەقێیەکانی گوت فەقێنە چایەک لێ بنێن چایەکی عەسری گوتی چایەکی عەسریمان لێیان ناو لە حوجرەکەی خواردمان و هەندێک مەولای سەلیمان گوتو گوتی مامۆستا مەلاتە هەر بە بامی گوت بیلال لەبەرەوەی هەم خەزووری بوو هەم ئامۆزاشی بوو گوتی بیلال بڕۆ هەڕۆ ماڵێ ئەتوو بیە مەلا یعنی ئەو چا خواردنەوەی ناوناوەکو برێ ئاهەنگێکی پێدانی بڕۆنامەی زانستی ئەگەر نە باوکم ڕەحمەت بێت دەدەی فەرموو هەتا ئەکو ئەم لەکرد مامۆستا مەلاتەهای بووم دەیگوت 3 جاران ئیجازە درا مامۆستا دەور ئەو کاتی ئیجازەی ئەو کات بابم دەیگوت 1 هەفتەی ڕێک بەس ئەوە حەفلە و تەمسیل و کەیف و سەیب و دەیگوت 1 هەفتە دەرس ناخیندرە لە حوجرەی بەس تەمسیل ئەکران و شتی سەیر و خەمڕەوێن و ئاتە خەڵک شەوق و زەوق زیاتر لە بۆ فەقی پیاوی تم و حیلۆ پیاوی ئەمیش بگەمە ڕۆژێکی وەکو ئەوڕۆکە دەیگوت 3 جاران لە حوجرەی مامۆستا مەلاتە هەتاکو من فەقێ بووم ئەو ئیجازەیە درا بەو بەزمە گەورە و بەو حەفلەیەکی زۆر گەورە کرا بەڵام مامۆستا مەلاتەها لە بۆی نەکردی ئەویش داوای نوسخەکەی لێ نەکردیوە گوتی بڕۆ هەڕۆ بیە مەلاو بامیش هاتۆ ماڵێ تەواو هەتاکو مامۆستا مەلاتە تقریبا لە 93 وانە وفاتی کرد ڕۆژێک لە ڕۆژان داوای نوسخەکەی نەکرد ئەو هەموو مامۆستا مەلاتەها ئیجازەیدا ئەو هەموو خەڵکەی چەندەها مجازی زۆر مامۆستا مەلاتەها مجازێکی یەکجار زۆری هەیە بەڵام باوکم بە حکمی ئەوەی نازانم شتەکەی لەلا گرنگ نەبووە ئەگەنا فەرمووی 12 ساڵی ڕێک من لە حوجرە مامەوە يعني لو كاتي كتسو للسركور تسو أشجع كتابي مراحي دخين لمضاعف ده مراحل الأرواح قلتي لو كاتي هتخلاص بوم قلتي 12 صار الرك من لحجران ماموه أو زخين كم توابو 12 صار ببردوامي لبو زانس الشرعي زورة فقيه لبابك كري مامۆستایە زنای مامۆستا پێمان بڵێ مشەڕەبوونی جەنابتان لە خزمەتی زنای مامۆستای مەرحومە ئەنی بۆ کەی دەگەڕێتەوە چەند لە خزمەتی جەنای مامۆستا بوویوە ئەو زانستانێکە لە خزمەتی خوێنتە کامابوون. بسم الله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. تبعي ئاشنایی بوونی من بە مامۆستا بیلالی ڕەحمەتی خوای گەورەی لێبی لە ساڵی 2000 ئەم کە چوومە خزمەتی حوجرەی گردیماوان لە ساڵی 2000 کۆمەڵێک فەقەی لێبوو خەڵک لە شوێنان ڕووی تێدەکرد جاری وا هەبووە یعنی ئەو کەسێک کە دەهاتە خزمەت مامۆستای جێی نەدەبوو زۆری پێ ناخۆش بوو بەڵام ئیمکانیەتەکە و مەکانەکە و شوێنەکە مەحدود بوو یعنی هەر هەندە دەکرا. چەند دەمانەوە عادەتەن جێ دەبوو مامۆستا؟ عادەتەن هەتا 16 فەقەی جێ دەبوو. جاو کاتی ئەم لە بەحەرکەی کە بەڕێکەتم ساڵی 2000 لە بۆ گردیماوان لە خزمەت مامۆستای ئەو کاتی ئەمن بیدایەتم بوو سەرەتان بوو ینی ئەوە نەبوو یەکسەر بچم لە خزمەت مامۆستای دەرسێ بخیم و ئەوانە بەجێرێ عادەتەن فەقێ هەبوو مەسەلەن مستعید بوو سوختە هەبوو زۆری خوێند بوو کەمی خوێند بوو مام ناوەندی بوو هەر کەسە بە جێرەی خۆی جا لەو کاتەی بەڵام شوێنەکەی وێ وابوو ئەو کەسەی کە لەکن فەقییانیشی دەخین یان لەکن مامۆستاحیە کوڕی مامۆستا بیلالی دەخین بە زۆری مامۆستاحیا دەرسەکانی دەگۆتەوە و سەرپەرشتی فەقییانی دەکرد و مستعید بوو ئەو دەرسانێک کە لە خوارەوە بوون عادی بەس مامۆستا بیلال بەس مامۆستای حەیە لەگەڵ بوو یان مامۆستای تر هەبوون مستعیدی دیش هەبوو بەڵام زیاتر هەر مامۆستا یحیا سەرپەرشتی دەکرد و دەرسەکان زیاتر هەر ئەو دەیگۆتەوە و بەزۆ دەست سەرچی و دەرسی با بڵێن دوا منهەجی مەلایەتی مامۆستا مەلایەتی مادەی سەرەوە ئەوە هەم مامۆستا بیلال بەخۆی دەیگۆتەوە بەڵام ئەوانەی خوارەوە کە ئینسان فەقێزاری ئەوەلی دەچوو هەندێکیان دەکەوتە لای مامۆستاحیا هەندێکی دەکەوتە لای مستعیدەکانی جا ئەو بەرەکەتەی مامۆستا بیلالی ڕەحمەتی خوای لێبی مامۆستاحیاشی داگرت بووە فەقیەکانی مستعیدەکانیشی داگرت بووە
يعني ساکە لەوێ لە لای هەر یەکەشی دەخین وا حەسی دەکردوا لە خزمەت مامۆستا بیلالی دەخینی لە کۆتای شەهری ئەوە زانستی ئەوە دەیداوە زانستیوی و هەر لە خزمەتەوی پێیا بووە چەند مایە مامۆستا جا ئەم کە ساڵی 2000 چوومە وێندەرێکە من لە 2000 هەتا 2003 هەر لەوێ فەقیم لە خزمەت مامۆستای بەڵام بە تەعەدود یعنی زارەوە بووە ڕۆیشتیمە لەوانەیە چەند مانگەچی دیستانی هاتیموێ لە من 3 جاران چویم و حوزەی گردیماوە لە پاشان و دەرسانی کە مەسەلەن لای مامۆستاحیای خوێندیتم و کە دوایە لە پاشان ڕۆیشتیمە و کاتیمەوە لە پاشان من سویتیم بەعزێک لە خزمەت مامۆستا بیلالی خوێندیا ڕەحمەتی خوای لێبی و لە کتێبەکانی سەرەوە سەید عەبدوڵڵام بەشەشی زۆر لە خزمەت مامۆستا بیلالی خوێندیا مختصرم بەشێک لە خزمەت مامۆستا بیلالی خوێندیا چکە بۆ حکومێک کە دەرچوویمە و هاتیمە و وێندەرێ و ئەو چوونە دەرێ و هاتنەوەم ئەوانم هەبووە بەڵام 3 ساڵ ئەم لە خزمەت مامۆستایی مامەوە مامۆستا دەرسەکانی زۆر بەبەرەکەت بوو دەرسەکانی زۆر خۆش بوو باسی ئەو 3 ساڵم بەو کە مامۆستا ینی هەڵسەنگاندنی مامۆستایەتی جەنای مامۆستا نەک لە ڕووی زانستەوە لە بەرەوەی چۆن دەڵێ مامۆستا شوێ پیا بەرز لە ڕووی معریفەوە پێناسی بەمە ناکرێ بەڵام تەعاملی حەریسی دڵسۆزی لەگەڵ قوتابیەکانی ئەو دەرسانێکە بیلا ڕەحمەتی خوای لێوی بێت لەوەی کەمە برین ئەوە زانی بیمەلایەتی و عالماتیەکەی و شارەزایی و ئەوانە چکە مامۆستا بیلال 6 ساڵ تەدریسی کردی لە 50 کە چوویتە سەر سوولی لەوێ بوویتە مەلاو فەقیه هەبوو لە پاشان چوویتە سەر کەوری هەربێ فەقیه نەبوو هاتە گردیماوانیش هەر لە 82 هەتا 2019 لە گردیماوان بەبێ پچڕان فەقیه هەبوو مامۆستا ڕەحمەتی خوای لێوی جا مامۆستا ئەو مودە درێژەی کەوا تەدریسی کردیا شارەزاییەکی تەواوی لە هەموو شەریعەتی ئیسلام هەبوو مامۆستا ڕەحمەتی خوای لێبیتن ئەوەندە شارەزا بوو لە شەریعەتی ئیسلام یعنی هەر پرسیارێکت لێ دەکەیت کە ئەنەما ئەتوا سوال لە سائبێ توحفەی دەکەیت بەڕێزشان فەقێ کۆتا ساڵەکانی تەمەنی زەنای مامۆستاش بوونا بەڵێ مامۆستا هەر کتێبێکیت لە لای دادنا سوبحان الله یعنی ئەگەر متالعەشی لێ نەکرد با کە دەستی دەدا ئەو کتێبەی يعني ئەوەندە بەبەرەکەت و ئەوەندە خۆش بوو یعنی فەقێ هەر چەندە مەهما یعنی ئەگەر کێشەشی هەبا یان فەقێ ئەگەر ناخۆشیشی هەبا جاروی ئینسان ئیستیحضاری مەسەلەن دەرسەکەی ناکە بەڵام کە لە خزمەت مامۆستای دادنیش کە ئەنەما ئەتوا پێش وەختی متالعە لە دەرسەکەی کردیا دەرسەکەت باش خۆڵ و ئامادە کردیە وا دەرسەکەی دەخینی ئەوەندە بەباشی تێدەگەیشتی کە ئەنەما ئەتو لە پێشێ جارێک ئەو دەرسەت خوێندە سوبحان الله بەرەکەتێکی خوای بوو یعنی هەر دەرسەشی مامۆستا بیلالی تەبیعەتی ئەو هابوو کە لەکنی دەخین لە خزمەتی دەخین ئەو دەرسە حەست بەوەی دەکرد کە ئەنەما ئەتوا پێشتی ئەو دەرسە جارێک مامۆستا معنای ئەوەیە کە لە بەرەکەتەکەی گەڕێ بۆ منە یعنی ئەوەندە جوان ڕوونی دەکردەوە کە ئەنەما چۆن دەڵێ لەلات زۆر ئاسانە بوو بۆ شێوەیە کە حاڵی دەبووی مامۆستا بێن لەوەی خۆ زۆر مامۆستای دی کە دەرسێ دەرێتەوە ڕۆن دەکاتەوە لەوان لە مامۆستا بیلاشی زیاتر ڕۆن کردەوە بەس ئێ مامۆستا بیلالی ئەو ڕۆنکردنەوەی بەرەکەتەکە بوو لەبەر ئەوەی مامۆستا پیاوەکی تەواو دنیا نەویست بوو هەر ئاگەی لە دنیاە نەبوو یعنی قناعات کە ئەو شمەکەی مامۆستا بیلال لەبەری بوو بدابایە هەر مامۆستایەکی لەبەری نەدەکرد ماشەڵڵا لە کاتێکە دەیتوانی هەیبێ و هەشی بوو بەڵێ بەس مامۆستا زوهدی هەبوو ئەوەیە کە پێغەمبەر دەفەرمێ عەلەیهی سەلام زوهد ئەوەیە تەماعیل لەوەی نەبی ئەوەی لە بەدەستی خەرچیدا هەیە مامۆستا تەماعیل لەوەی نەبوو مامۆستا چاوی لە ماری خەرچی نەبوو مامۆستا هەر ئاگای ئەسڵ لە دنیاە نەبوو هەنێ زانی دنیا چێ یان ئیشی مامۆستای ئەوە بوو سبەینان لە ڕۆژهەراتێ دەهات لە بۆ مزگەوتێ هەر پێراوەکی وای لەبەر بوو سۆلانی لەبەری دەکرد خشەخشی پێراوەکەیدا سوبحان الله چونکە وێک دەکەتەوە ئەوە دەبوو هەر یانیشتە لە دەرێ مزگەوتی و ئەمە دەمانزانی مامۆستا بیلال تعبیری جەنابەت ئەوان پێ دەڵێ کات جەنابی مامۆستای مەرحوم يعني هیچ اعتبارش لە بۆ دنیا دانە نایە تەنها وەسیلەیەک بەو تەواو هیچ اعتباری لە بۆ دنیای دانە نایە یعنی هەر شارەزای دنیای هەر نەبوو ئاگای لە دنیای نەبوو لە شەریعەتیش مامۆستا بەحرەک بوو کە باسی دنیا دەکرد ئاگای لە دنیای نەبوو يعني بەیانیان پێش نوێژ سبەینان ئەمە هاوینان لە حوشەی مزگەوتی دەنووسین يعني هێشتا مامۆستا مودەیەک دەما خشەخشی پێراوەکەی دات پێراوەکەی دائیم سۆلانی لەبەر دەکرد يعني ئەوە نەبوو پێراوەکەی قوچا بوو سۆلانی لەبەر دەکرد خشەخشی دەهات مامۆستا ئەو تموعی دنیای لەبەر نەبوو یان خۆڕازان هەتا کابرای جارشی گوتی لە هەولێرێکە گوتی مام حاجەکەم برد گوتی زۆر ڕێک پێ بوو زۆر بار گوتی بردمە گوندەشی گوتی ناوی گردی ماوان بوو ئەمیش گوتم کو مام حاجەکە گوتیشی ئەو هابوو گوتی شمەکەچی وچی ئەوەی تورکمانانی لەبەردا بوو سەلتە و زوبەی ئەوەی هەیە مەلایەن سەلتە و ئەمبەرێ مامۆستا ئەوەی لەبەر دەکرد گوت پیاوەش زۆر غەریب و زۆر بارێک بوو گوتم پارت لێوەگرت گوتی یارە وەڵا پێشم گوتم مەدە گوتی قبولی نەکرد ئیلا گوتی پارەکەی دەدەم کورێ گوتم ئەو مامۆستا بیلالی گردیماوە بۆ ئیختیارەکە مام حاجی نەبووە
يعني سبحان الله لو رابرد بيويندري نيزاني بو أو ما مستاي وحلو تيجيش بو اختيارك أو لكات الشازناي ما مصاشي ناودار ما مصاشي كومالاتي ما مصابك يعني الرأسي حلكري هم شاشة كومالاتي كامل لو دبرا ما مستا لدفري زراتي لدفري برانتي رقميك يعني هاوشاني ما وسطي وما وسطاهي يعني لو اعتباري دخين دراوك أو تسن ملاي لو منطقي هنا ما وسطي رحمة إخوالي ما وسطاهي وما وسط بلال قردما وأنا ما وسط عبد الزباري زرق الزاوية أو أنا كهمش جاني خوان لبو خواي ترخان كرديو لبينا خواي ولا النفس ولا شو جستي خوان حمي بخشي بوا خواي تبارك وتعالى جاء ما وسط بلال لروي قناعته زور بقناعات وزور زاهد بو حتى كودو خواردن كبيك ودادن دا ما وسط قلبي بيتكتسو زور زار مثلا خواردن دادن درا ما وسط سي دكت هەندێک چەلاوەکەی دەهینا یەک دوو پشکە گۆشتی دێخستە ناوێ هەندە نانی تێدەکوشی بە مراکان دەیان خوارد ئێدام قوربان ئەوە برنجا ئەوە ترشە ئەوەیە دەیفەرموو نا پێغەمبەر قەت دوو خواردنی پێکەوە نەخوارد خواردنان پێکەوە ناخۆم ئەوەندەی ئەمن معلوماتم لەسەر هەبی لە مارێ و لە دەرێ مارێش نەمزانی ماوەسە دوو خواردنی پێکەوە خواردبی ئیلا ئەگە زۆر بە نادری زۆر بەکەمی ئەگەنە دوو خواردن لەسەر سفرەی بووە ئیلا پێی ناخۆش بووە پێکەوەشی نەخواردی لكاتش النفس اشتهي هردكا نفس اشتهار ذكاء والله نفسي لجل بيخوينا فانو بيغمبر قد بخاردي بيخو نخواردي عليه الصلاه والسلام ديفرمو كودو خواردنان بيكو خوم ديفرمو او همي اسراف او همي جناحه او هم خواردن لسفري دادن لما وصف يا وش زور زايد بو زور بقناعات بو يا وش زور خواناز بو اهلي شونيج بو اهلي تقوى بو اهلي ذكر بو ما وصى أهلي مجلس بو مجلسي ما وصى يعني إنسان كذا شو مجلس ما وصى لما مجلس ما وصى تير ندبو لقفتو جو قرمو قربو لقصي ما وصى زور بقفتو جو بقصي خوش بو قفتو جو يكي ما وصاش حمي شريعة حرق قصيدة كده يفرمو إمام الغزالي لإحياء أو هذا فرمي إذا بزور ده يفرمو إصلاح كي ما وصى خوش بو ده يفرمو شرط بشرط بغزالي لإحياء أو هذا فرمي بلام عالم ده يفرمو لو ريلان ده خلي بدو دنيا كتينا يعني ما وصل رحمة إخواني بي قفتو جويكي حد هميان ده فيلم لفلان كتابي الشريعة أو هذا يعني لفلان كتابي أو هذا فيلم يعني لحديث بيغمبري عليه الصلاة والسلام أو هذا فيلم يعني حد خصك ذكرى يعني حديث شيء صده هنا يعني آيات شيء ده هنا يعني مثلا قصش إمامي إحياء إمام غزالي الإحياء ده هنا يعني ما وصل لكاتي قفتو جو خصك كردني ببي أو نبو إلا يقلو شتاني ده هنا ونام الاستماع السكيد قد بشدي كده شريعته ده كده أو ويلي ده كده أو مجلسة كابلا حرب السيارة شيء لدري هي بالسيارة كامك يعني كابلا زاروا بدي فرموا الله عزم لي بس ما خزمت ما وصل بلالي أتابعوا أنا كمان ليون درجنا ما إنه مثلا كاتي ملاتي وأنا هم زاروا سنين خزمتي شخص ده هذا يقول حزم لي حتى ما وصل ما وفاتينا كده وبخزمت ما وصل يبقى كاتي ده سوينا كن ما وصل كابلا هيك بالسيارين أبو بلام كذا دنيش كابلا كده يقول كأنما لزي خوي لبص سؤالا هاتي نك سؤالك ونك دول لواني زار بين سؤال شر سؤال حف سؤال شر إلى ما وصل لك ما وصل أو حكم سيا ما وصل أو سيا ما وصل ببي خو تقدان ببي خو أو كذن لسه خو بب آرامي ببي أو بيتلو عند بسيارة ذكي حمو بسيارة كاين جواب داو يعني أو ينبو من دارك سؤال اللي كذبه يعني اختيارك سؤال اللي كذبه كو اهتمامي بجولة كيدا دا سؤالك يلو روندا كدو أو هاج اهتمامي بمدارك كيدا دا سؤال يلو روندا كدو ما مصاب الرس أما بيستمعنا دلين لباسي زانايان الرحمة دباري زالوي دماني باسي ما مستعي رحمتي بكين برستان كي لخزمتي جناي ما مستعبون ما بلالي بله بخناري مدوري شيستو سيبو شيستو دو لو دوريبو سن معي ولكن ما مستعي ما واش باش ما تقريبا لواني سارق زيادة ما علوم السنة كان دخينان علم ناوجا كان دخينان ناوجا كان أو شي سيد عبد الله وسويتي وأوان لا تشندر ما مستعي لسرسولة سرسولة أو من ذاك جيلاني مثلا سرسولة ليرة بله ما مصلى ما مصاي نزيق بيوانيا لا الحجري بين ما وستاش أوزا بين الدرس ما أقول شيء ثاني أو فقيان راستا أوزا حتما زور لصفتك كان زاني ما مصاد زاني هم أنا ولا زور زمناز ده ما مصلى
بس پیاوەش ئەهلی دین بوو، ئەهلی وەرع بوو، ئەهلی تەقوا بوو، لەخوا ترس بوو، حرامی ناخوارد و چکە زۆر ئەساسەمە لە حرامی نەخوارد و هەمجوو لێ بگوتیان سرەفتەی ڕەمەزان لەوە بر سرەفترا چەندی بیان بردبایە گەنمەکەی ئەپیوە مستەخۆ ئەپیوە نەفەری چار مستە بە حیسابی شەرعی نەفەر چار مستێجێرا ئەوەی کەس ئەدا و صاحیبی ئەگوت بۆ ئەگوتەوە بەشەکە صاحبەکەی بەگەردە نازای بیناردە بۆ دەبی کابرا پێخۆشە پێ بداتەوە پێ ئەوشتە هەیە ڕاستە ئەوی کابرا بەتی بوو نەزیکە بداتە مامۆستاەوە نییە بەس پیاویش هەیە پێخۆش نییە هەر چەندە ئەو شەر ئەوەندی بداتە مامۆستا باسی علمی مامۆستاون لە بکە علمەکەی مامۆستا حالم بوو الحەمدولله حالم بوو بەس ئەمن ئەو کتێبان سەرم لە خزمەت نەخوێنێ کتێبەکەی ناوەنجیم نەکەین ناوەنجی ئەو ساری چەند مامۆستا 6 بوو لەو 62 لەو دەورەی بوو بە تەحدید نزانم بەس لەو دەورەی بوو ڕاستە مامۆستا حتمما لە مەجلیسی علمی مامۆستایی مەسەڵەن هەندێک شت لێ خوێندیتەوە بۆ ئەو کە مامۆستا ئاستەی بەرزی علمی هەبووە هاوشا و هاوشانی هەبووە الحەمدولله مامۆستا عالم و پیاوەش چاک بوو لە ڕووی عیلم و لە ڕووی وەرعەوەش وەرعیشا بوو وەرع مامۆستا لەو وەرع و تەقوایەکەیمان پێ ناڵێ بۆن منە ینی وەرعەکەی چ خۆ پارێزیەک بوو ینی و هەروە تەقوایەکەشی زیاتر لە چی کو دەکردەوە سەردانی پیاوی دنیاداری نەدەکرد پیاوی دنیادار تێکەر نابوو محەبەتی ئەوەی نەبوو عالەماتی مامۆستا پیاوەش چاکە و عالمی چاک چونکە زۆر شتێ ئەمە مەلا لە پێناوی دەنگ و باس خۆمان دێکە و دەنگ و باسی دەوێت مامۆستا لەو بابەتی نەبوو مامۆستا ماری لە حوزە دوور بوو مای لە حوزەی نزیک نەبوو حوزە لە پەرژی گوندی بوو مامۆستاش مای ناوەندی بوو چ وەخت داتە حوزرێ مامۆستا تقریبا تشتشی زوودا چەندە ماوە لەوێ دەرس خلاص ئەتوو چەند فەقێ بوونەوە کاتی مامۆستا لەگەری سێ بووین وەختەشی زیاتر بووین مەفەقی بەخۆزانی ثابت نییە برێ ئەو فەقێ ثابت نییە زیادە بکەمەوە بەوە وەختی دەرسەکانی لە چەند دەست پێ دەکرێت تا چەند دەستبێنان تشتشی زوودا هەتا چەندە ماوە لە دەرس خلاصە بوو چەند خلاص دەبوو عادەتەن ڕۆژان زوو خلاصە دانی هێواران داهاتەوە یان فەقینە بۆ ئەگە دەرسەری داهاتەوە ئەگە هەبایە ڕاستە ینی مامۆستا زیاتر مامۆستا کات بە چ مەشهور بوو مامۆستا یانی بە چ مەشهور ینی بۆن منە کەسێکی کۆمەڵایەتی بوو کەسێک بوو لە خزمەتی خەڵک بوو کەسێک بوو کێشەکانی عەلە کرد کەسێک بوو لە خەمی خەڵکیدا بوو گوندەی مەلا بوو تەمان کێشەی گوندی ئەگەهابی عادی عادی مامۆستای نییە وایە مامۆستا مەلا قاسم کوداتەوە مامۆستا ئەو زیادی دا لە زیارەتی کەرەش هەبوو بە سواری کەری هەموو ڕۆژ داهات دەرچە خوێند و لەوێ ڕا چۆش هەموو ڕۆژ داهات بە سواری کەری ڕاستە مامۆستا هەندێک لە سیفەتەکانی مامۆستان پێ بڵێ سیفەتەکانی زەنێ مامۆستا دەمانێت فێر بین لێ چاوی لێ بکەین چاو مامۆستا لە سیفەتەکانی حەمیدەی هەبوو سیفەتی زەمیۆشم چ نەدیدینە زەمی ئەو حەمیدەکانم پێ بڵێ مامۆستا حەمیدەکە مەسەن ڕووخۆش بوو ڕووخۆش بوو سەخی بوو ینی سەخی مامۆستا بوو ینی میوان شتوای دایم هەبوویان بخوازە میوانەکە هەبیتن مامۆستا مەسەن مستعید بوو لە خزمەتی میوانە وایە ئەگەم میوانشتی مەخۆ چ بکەتی ئەوە سەخی بوو چیت کە نارمە سەخی بوو حەلیم بوو بەشاش بوو هەڵدەچوو تووڕەبوون و چش بەدوی نەبایە لە مەسایلی تووڕە نابوو مامۆستا تووڕەبوون چۆن دیتی لەسەر مووقیفی دینی مامۆستا مووقیفی هەڵوێستی بێشە یەگە نەبینی کو تووڕە بدەی بێشەی ئەودا تووڕە یعنی حەریص بوو لەسەری ئەو کاتە شش بدی تەقوا چێ تەقوا ئینسانەوە لە خوا ترس بیتن دەستە خواش دەبی تووڕە ببی لە کاتی خۆی ئەگەر ئیمامی شافعی دەفەرمی ئەگەر کەسێک تووڕە کرا تووڕە نەبوو ئەو کابرایە کەرە ئەگەر تووڕە کرای تووڕە نەبوو کەرە چونکە قەت تووڕە نابی تەوە لێ بدە فشێ دەبێت لەسەر حەق ئەگەر کەسێک ڕازی کرا ڕازی نەبوو ئەوە شەیتانە ئیمامی شافعی دەفەرمیتن شەیتانە کەس ڕازی نابیت ئەسەنی چاکە لێ شەیتانیم کە ڕازی نابیت بەس ئیمامی شافعی بە ئیمامی شافعی ئەوە مامۆستا برێ لەو جیهەتی ئەو هابوو خۆشەویستان مامۆستا مەلا حەمیدی مەموندان
بەڕێزیشانێکێکە لە قوتابیەکانی جەنای مامۆستای ڕەحمەتی دەمانەوێ سەربردەی ژیانی جەنای مامۆستا لە زاری ئەویشەوە کە لە زەمانێک لە خزمەتی مامۆستا بووە پێماویە لە تەمەنی منداڵیشەوە هەر لە خزمەتی جەنای مامۆستا بووە جابەوەی ئەوەی زیاتر لە سەربردەی جەنای مامۆستا ڕووچین لە خزمەتی جەنای مامۆستا هەندێک پرسیاری ئاڕاستە دەکەنەوەی کە لە خزمەتی جەنای مامۆستا بووە هەروەها کەلک و سوود و ئیستفادەیەک لەو ژیانی جەنای مامۆستا بکەین کە معلومە لای جەنابتان مامۆستا ژیانی پڕێتی لە سەروەری پڕیەتی لە وەرع پڕێتی لە علم و معرفەت و تەقوا و خۆپارێزی مامۆستا جان سەلامی خوای گەورەت لەسەر وعليك السلام ورحمة الله وبركاته ياخو بخير بين سەری سەرچاو پێ خۆشحالین جەنابتان فەرمووتان لە بۆ مزگەوتەکەی ما گوندی مەموندان هەمومان بچینە خزمەت ژیان نامەی مامۆستا مەلا بیلالی مەرحومی گردی ماوان ئێمە لە خزمەت داین بەسەر سەر و بەرچاو حس و ئالەک و پرسیارێکی لێمان بکەن لە خزمەت داین جواب بدەینەوە ئینشاء الله تعالی بە ئیزنی خۆی گەورە پایدار بن یاخۆ مامۆستا ژیانی مامۆستا بەڕێزانە پڕێتی لە سەروەری الحمدلله پڕێتی لە علم پڕێتی لە خزمەتکردن الحمدلله لە موقیف و هەڵوێست زانم دەمەوێت لە خزمەتی جەنابتانە بۆی ئەوەی کە لە ژیانی مامۆستا بینیوتانە بەر لەوەی بینە سەر ئەو باسە با بزانم ئەو ساڵانێک بکە بەڕێسان لە خزمەتی مامۆستا هەم وەکو قوتابی هەم وەشکە لە خزمەتیا بوون وڵی ئەمێن وەکو قوتابیەکی مامۆستا مەلا بیلالی گردی ماوان لە ساڵی 1998 لێرەش مامۆستا بووم لە گوندی خەتیب بووم بەڵام وەکو خوێندنم خلاص نەببوو ئیجازەم وەرنەگرتە بوو زۆریشم مابوو مادەکانی سەرۆم هەمویان مابوون لە شەرع قاعیدەوە ڕا من دەستم پێکرد چوومە خزمەت مامۆستای مەدرسەی هەبوو مامۆستا مەدرسەشی زۆر پڕفەقێشی هەبوو ڕۆژێک چوومە خزمەتی گوتم مامۆستا حال و مەسەلەم ئەوەیە من حەزم لێ لە گردی ماوان بوو بەلێ لە گوندی گردی ماوان گوتی دەتوانی هاتچوە بکەی گوتم بەلێ گوتی وەڵاهی ئەگەر ئەتوو بتوانی ئەمن لە خزمەتدامە مەلا عەبدولحەمیدەوە گوتم وەڵا مامۆستا دەستت باز دەکەم زۆر مەمنونیشم ئیتر دەستم پێکرد لە مانجی دەوە دەستم بە شەرع قاعیدی کرد لە خزمەت مامۆستای مادەکانی چوت دەکرد مامۆستا بەلێ هاتچۆم دەکرد مەسافەکەش هەیە بەس ئەسپێکم کڕی بوو زین و لەغاوم دەکرد زۆر خۆشیش بوو ینی تقریبەن مەیلە و تەوەنووسێکیش کاتە سیارە هەبوو مامۆستا سیارە هەبوون بەس کەم بوو خۆم نەمبوو ئەو کات سیارە ڕێگایەکەش ڕێگای سیارەی نەبوو دە و بەستۆڕۆ و بابرێن بردونەوی و ئاو ڕووبار بوو بە سوار ئەسپەکەم زۆر بە مرتاحی دەگەشت بە خزمەت مامۆستای دەسو کە دەستچوومە خزمەتیشی هەر کاتی من بگەشت بەمە مەدرسەی دەستی بە فەقیان نەدەگۆت مامۆستا دەی فەرموو مەلا عەبدولحەمید مزگەوتی هەیە با لە بۆ نیوڕانێ بگەتەوە مزگەوتەکەی بگەتەوە نوێژە جەماعەتەکە و بانگ و سەدایەکەی خۆی فەقینە ئەنگۆ بڕک دەبی بلا حەزەی وی بکەن ئەمن زۆر پێ خۆشحال بووم بەو ڕێزەی مامۆستای بەو تەقدیرەی مامۆستای دەستی ماز دەکەم لە خەبریش لە قیامەتیش دوعای خێری لێ دەکەین مامۆستا ئینشاءالله بەهەشتیە اینجا دەستم بە خوێندنەکان کرد مادە بە مادە حتا گەیشتمە سەر ئیجازە دەرسەکان چ بوون مامۆستا دەرسەکانم شەرع قاعید بوو مختصر بوو جەم و جەوامع بوو فەرائیز بوو حەدیثێک بوو بلوغ المەرامی دەرێنێ دەرسەکانی کۆتایی مەلایەتی تەم لای خوێندە بەڵێ دەرسەکانی کۆتایی مەلایەتی لای خوێندە هەمووم لە خزمەت مامۆستای خوێندیا ئانی هەمووش تەواو دەکردێ هەمووش تەواو دەکردن ئانی مامۆستایەکی ئەوها بوو هەند عەزیز لە علم و تەدریس و زانیە و زانیاری هەبوو دەی فەرموو کۆتایی پێبینات تێی تەمەت باشە نەگر لە هەندەشی لێ بگەڕێن و هەندەشی تێبگەنش تێ نەگەین مامۆستا مەلاحیا کوڕی جەنابی مەوجودە ئەو باش دەزانی وەڵا تا گەیشتینە کۆتایی مەرحەلەی خوێندن خلاص بوونمان مامۆستا دەزانی ئەوەندە چەند خیان لە ماوە ئەرێ وەڵا زۆری خیان فەتەکی زۆری خیان لە ساڵان زیاتر ئاوای کردیانی گەلک هاتووی زۆرم کرد ینی ڕەنجەشی باشم ڕۆژانە بە بەردەوام دەڕۆشتی مامۆستا بەێ ڕۆژانە بە جومعان نەدەڕۆیشتم ئەگەر ڕۆژێکیش مەسە سەفەرێک ئەمە بە ڕۆژەوە دەمگوتە مامۆستای مامۆستا ئینتیزارم نەکا بە دەرسێ فەقیان ڕانەگەی دەما سبێن پێم ناکرێ بێم تعزیە هەیە یان لە گوندی یان لە جەماعەت خەبەریان دەچینێت تعزیەشیان دەچی سەفەرێکی یان شتێک ئەوە لە خزمەتی پێم دەگۆ ئینسانی نەدەکردم
کتابەکەی بیش دەهینا گۆڕ کتابەکانی من هەرێوێن دەرێبوون هەلا خزمەت بدە لە عوزری دەرسی دەداوە مامۆستا لە ناو مزگەوتێ نەبوو لە دەرێ نەبوو لە بن هەیوان نەبوو لە ناو حجرەی فەقیان دەرسبان دەخین لەگەڵ جەماعەتی فەقیان مامۆستا بەڕێز بەرێ دوای ئەوەی کە خوێنێت تاوا کرد لە خزمەتی جانای مامۆستا سەربردەی وەرگرتنی ئیجازەت لە خزمەتی جانای مامۆستا لەبەرەوەی معلومە کە مامۆستا ئیجازەی نەدا لەبەرەوەی سەرەتا خۆی مامۆستا ئیجازەکەی چۆن دەڵێ بە کتابەتەن وەرنەگرت بوو ئەرێ وەڵڵا لەبەر ئەوە ئیجازەکەی نەدا بەڵام ئیدی علومە شەڕەکانی هەموو دەگوتەوە و لە لووتکەش بوو ئەرێ وەڵڵا ئەگەر بە کورتی ئەو سەربردەم لەوە باس کرد وەڵڵی ئەوجا ئەوە کە مادەکانمان خلاص بوو لە خزمەت مامۆستا مەلا بیلالێ گوتم داوای ئیجازەم لێ کرد مامۆستاش گوتی وەڵامی ئیجازەم سا نەداوە بەس کتابێکت بۆ دەنووسم بۆ لای مامۆستا مەلا عەبدوڵای مزگەوتی سپی ڕەحمەتی خوای لە هەردووشیان بێ لە هەولێرێ میگوتم بەرێ وەڵا ڕۆژێ پاشتر چوومەوە خزمەت مامۆستای نامەش لە بۆ نووسیم چوومە خزمەت مامۆستا مەلا عەبدوڵای مامۆستا مەلا عەبدوڵا فەرمووی لەگە خوێندنەکەی چۆنی گوتم مامۆستا خلاص بوویمە گوتی پیرۆز بی ئینشاءڵڵا کتابەکەی مامۆستا مەلا بیلالی دادەست مامۆستا مەلا عەبدوڵای گوتی ئەوە چییە گوتم مامۆستا مەلا بیلالی نادێ مامۆستاش شکاندی خوێندیەوە گوتی وەڵڵی گوتی من ڕازیمە من تەستیق دەکەم بە شاهدی مامۆستا مەلا بیلالی مامۆستا مەلا بیلالی مامۆستای هەمومانە جێی سیقەی و جێی بڕواشە بڕوا دەکەم کە خوێنت کردووە کە تەواوت کردووە مامۆستاش ڕای لێتە و قابلی ئیجازەی بۆی لوی نووسی گوتم وڵای مامۆستاوە ئەم لە خزمەت هەردووکتانم گوتی زۆر باشە دەمیش گوتی مادەمەوە بێمیشندە پرسیار لێ دەکەم ئەمامەڵڵا گوتی وەکو ئەمانەتە بەرێ گوتی ئەمنیش گوتی هەلەو گۆرە ئیجازەی بدەم و ئاگەم لە عیلمیێت و لەکەنم نەخیندووە دەبێت دە پرسیارێکم بزانام لەگەڵ عیلمانە لەگەڵ مادانە معلوماتیان نەوەڵام گوتم مامۆستا لە خزمەت داما مامۆستا لە مادەکان هەمویان بابرین لە پشت جامی بەولاوە لە سەرف و نەحو و مەنتیق و بەلاغە و مختصر و جەمع و جامع تا کۆتاییەکەی مامۆستایەک و سوالی لێ کرد و جوابی مامۆستام داوە گوتی یا ڕەبی پیرۆزبی گوتی پاشی هەفتەشکە وەرە ئیجازەکەت بەوە بەس گوتی من ئیجازە ئەویش فەرمووی من ئیجاز نەدایتە کەس من قبول ناکەم خەڵک لێر لە من خڕبیتەوە دەورە لە من بدا و یەکەش بێبری مامۆستا ئیجازە بدێ بەس گوتی من لەبەر خاتری مامۆستا مەلا بیلالی لەبەر خاتی جەنابت توم خۆش دەوێ سی قەشم پێتەیە ئیجازەکەت وەرە ببەوە ئیجازەکەم وەرگرت و بدمەوە ئەو کاتە بەڕێزشان هەلێرە ئیمام خەتیب بوون بەڵێ ئیمام خەتیب بووم بەڵێ ئەوجا وەلا بە ئیجازەکە وزە ئیتر چوومە ناو خوێندن و چوومە تعدیلی شەهادەم وەرگرت و علمی دوازە علمیمدا و چوومە بابرین پەیمانگەم تەواو کرد و ئەو شتانە هەموو تەواو کردووە الحەمدولله تا ئێستاش بەردەوام و لە خوێندن و متالعە و بای خۆم تدریسی خۆم هەیە لە ژۆرەکەی خۆم لە حجرەکەی خۆم ئینشاء الله تعالی غەیری ئەوەی کە لە خزمەتی بۆ خۆی کە قوتابی ئەو بووی لە کات و زەمەنی تر ئاشنایتەوە بە خزمەتی مامۆستا بەرێ کەی لەکوێ کەی و لەکوێ و چۆن بوو وەڵاهی ئەوە لە ساڵەکانی زووە و کاتی من گەنج بوو مامۆستا لە بێژە لە گردی ماوانە بەرێن لەوەی تقریبا من دەست بە مەلایەتی کردووە بوویمە مەلاو لەو گوندەی مامۆستاش تقریبا لەو تاریخی لام وا بوو مامۆستا لە کاتێک لە لای سەرسوولێ بوو دوای هاتە سەرکەوری دوای مامۆستا تەشریفی برین بڕک هەندێک حەوادیز ڕوویاندا مامۆستا ئەوزار چۆ گردی ماوان لە گردی ماوان ڕامن بە خزمەتی گەیشتم و بەبێ خوێندنیش من هاچووی مامۆستام هەبوو و دەستی مازەکەم و لە هەموو مەوزوعەکان مامۆستام دیتە و لە خزمەتی بوویمە کەواتە زیات شارەزای ژیانی مامۆستای سەربردەک هەڵس و کەوت و طبیعەت و موقیفی ژیانی مامۆستات لە یاد و لە بیرە مامۆستا بە من وەرابی مامۆستا جەوهەر ژیان نامەی مامۆستا مەلا بیلالی گردی ماوان بە هەموو کەس شەرح ناکرێ مامۆستا ئەو هەندا پڕ بابرین دین و ئیمان و کەسایەتی و ڕیشسپیاتی و ماخولاتی و ئەهلی سولح و ئەهلی ورع و ئەهلی نوێژ و تاعەت و عیبادەت و ئەو تشتانە هەند بووە هەند مفتی بوو لە زەی بادینان تا دەگەتە لای بن مەسیفی تا دەگەتە بن بێرەشی ئەو بێرەش پێدەرێن ئەو زوورگە گەورەکەی لێرە بەسا بە خوتی دەیبینین لەو لایەشە تا منتەقەی بەڕانەتی هەر فتوایشی هەر کەسێک ئەگە شتێکی لە حاسب وایە ینی مامۆستا مەلا بیلال فتوای بدابایە نە مامۆستایە گوندەکان و نە کەسێک نەیدەگو وەندەگی یەکسەر دەگو مامۆستا مەلا بیلالی گردیماوان فەرمووی ئاوایە دروستە ئەگە نا دروست نەبە دەگوت دروست نییە خەڵکەکە یەکسەر بۆ دەچوو یەکسەر لێ دەکشاوە یان دەکرێت بڵێن ئەو قسە مەرجعی دەڤەری زرارەتی مامۆستا بوو بەرێ مامۆستا مەلا بیلال مەرجعی هەموو مامۆستایەکانی ئاینی بوو
مەرجعی هەموو فتوایەکانیش بوو هەر کەسێک لەو مامۆستا بەخۆی ویشی ئەو کات تەلەفۆناتە ئەو لەو چەند ساڵانەوە دروست بوو ئەگەر پێشەوانە بوو هەر کەسێک ئەگەر لە مەسەلەن با بڵێن لە ناو زرارەتی گوندەکانی لای ئەولاوە ئەگەر شتێک حاسی بووە ئەگەر مەسئلەی تەلاقێک بە ئەگەر مەسئلەی میراتێک بە ئەگەر مەسئلەی پرسیارێک بە مەسئلەی فتوایەک بە حەلال و حرامێک بە ئیقناع نەبوو بانێ بە مامۆستایەکەی خۆیان نەفەرەشیان تەخسمەت مامۆستا مەلای بلەلی شتەکەی بۆ شەرع دەکرد مامۆستا جوابی دەداوە دەچۆ دەگۆ کاکە مامۆستا گوتی دروست نیە هەمووش ئەتیباری فتوایەکەیان دەدا بەتەکید بە مامۆستایانەوە حتى بأهل منطقة هموي متأكد بوين لسر قراري ما مستا درسته غير درسته يكسر خلقك قبولي دكردو إقلاعي داتو داج دا مزراو ببيع أوي كدل الرابشي درس بكي ما مصالو دفرا مدرسة ترهبون غيري بري مدرسة دي هبون مدرسة علوم شرعي والله مدرسة شرعي لا موابو لزرقزويش هبو ما مسمى عبد الجبار أويش مدرسة هبو أجنا مدرسة ترنبونا بس ما مسمى بلال لأولي من لفاقاتي برا حتى ملايتيشم حتى لخدمتيشي ما مسمى حر صاحب مدرسة بوه بەڵێ بینەرانی عەزیز و خۆشەویست هەر لەگەڵتانە بەردەوامین ئێستا مەوین لە سەرگردی ماوان ئەو گردەی کە گردی ماوانی بەناو کراوە لا خزمەتی مختاری گوند ڕێزار کاک خدری مختار ئێمە ئەلەو گوندە دەزانین کە جانێ مامۆستا ساڵانێک لێرە ماوەتەوە نزیکی 100 دانەماڵێک دەبن جەنابی مختار دەڵێ لە سایەی بەرەکەتی و لە سایەی پیا و چۆن دەڵێ پیاوی سوڵح پیاوی ئاشتەوایی مامۆستای مەرحومە تاکو ئێستاکەش لەو گوندە قڕەقڕ و گارەگارێک نابینین و نابستین ئەو فەزڵ و منەتەی هەموو دەگیێڕنەوە بۆ دڵسۆزی و کۆڵ نەداری و هەروەها بە خەمەوەبوونی جەنابی مامۆستا بۆ خەڵکی ئاوایی سەربەردەی زیاتر لە ڕووی مۆقیف هەڵوێستەکانی جەنابی مامۆستای مەرحوم لە ڕووی کۆمەڵایەتی لە کاک خدری مختارە پرسین کاک خدرجان پێم بڵێ ڕۆڵ کاریگەری جەنابی مامۆستای مەرحوم چ بوو لەسەر ئێوە و خەڵکی گوند بە شێوەیەکی گشتی پێشەچی بە خێراتنی کەنارەکەتانەکەین بە خێر بن سەر چاوان زۆر بەخێر بن بەڕاستی مامۆستا ئەنی مامۆستا لەگەر عالماتیە تەقواش بوو بەخۆی تەقوایی زۆر زیاترە لەوەی کە ئەوە بی ینی کابراگە تەقوا بوو هەموو تشتەکی پێ ئەکرێ هەموو خەرکە خۆشی ئەوێ هەموو خەرکەک ڕێزی لێ ئەگری کە تەقوا لەبەر ئەوەی هیچ بێخوایی نەکرد ئەو پیاوە ئەوی هەبوو هەمووی لۆخوای بوو هیچ دنیای ناویست یعنی زەرەوی دەملێ دنیای کردبەوە بەرە لای کردبوو هیچ ئیشی بە دنیای نەبوو ئەوەی هەبوو بەس لۆخوای بوو شتێوی ینی هەرچی بیست بە لە بۆ خوای بوو هەر نمونە ئەم بەخۆم شەوەکی مندارە چین نەخۆش بوو نەخۆشیەکەش ئەترسا ینی زۆر خراپ ئەترسا والحاصل ئەمنی زۆر بێزار کرد هەتا تقریبا بەرەبەری سبیان ینی بەرەبەری نوێژێ ئەو کاتیش برن مامۆستا چوە نوێژە هەموو هەرکە ئەو هاتێرە لە 82 هاتێرە نوێژی سبیانە نەچوو ئەبەد وەلا ئەسنن هەتا ئەو مابوو ئێستاش هەر ئەکرێ نوێژی سبەینان حەزەکەی یەک نەفەر لە دووی با دەبا نوێژ بکرێ وەلا ئەمیش مندارەکەم دەستگرت کچکە بوو چوین کە چوم ئەو مامۆستا هێل لە ڕێ هاتنەوە لە بینێ مارێوان و مام حاج سادقی ڕاوەسام هەتا هات گوتی ئەوە چاکە لێرات و بەو شەوەی مەڵا مامۆستا حار و حسابی ئەو مندارەی ئەو هەیە وەلا گوتی هیچنی ئەو سەرمای بۆ ترسایە وەلا دەستەکی لەسەر ئێرەدان هەندێک دوعای کرد و دەستی بە پشتی داهینا و ینی مندارەکە هەر ژیر نابوو هەر کڕ نابوو هەر ئەگریا و زۆر ئەوە بوو گوتی هەر ڕۆ ئیشالە دواش دوعای لێ بکەم قناعەت بکەم نەگەشت مارێ ئەو مندارە ئەلەمی لێ نەما یعنی گەشتمەوە حەوشەی ئەو مندارە هیچ ئەلعانش دەگەدابی نەیگوت لە کاتێک شەو لێ نەگەڕا بخەی ئەرێ هەتا سبەینێتە مامۆستا بانجی دەنوێژێ ئەمە نەنووسین ئەو بەدیاریوە ئەجا مەقسەدم لە ئەوە یەک لە نمونونەکە ئەوە لە ڕووی ڕۆحیەوە ئەوە کاریگەری بووە ئەدی ڕۆڵ و کاریگەری لە ڕووی کۆمەڵاتیەوە لە ڕووی کۆمەڵایەتیش یعنی نەک هەر لە گوندەکەیمە بابرێن
هەر لە گوندەکانی تکەش بەس بیزانی بە کێشەکەیە عەدزیەکەیە ئەو بەس بگەشت باجەیەکەی تەواو یعنی کە مامۆستا بچوو بە شتەکە تەواو ئەبوو هەروەکو ئەو نمونێ برن کە مامۆستا مەلا حەمید باسی لۆت و کردیە لەوێ لە مەموندان شەڕ لە نێوان ئەوانە بوو کە ئەو چوو تەواو ئیشەکە کۆتایی هات هەر لە مامخارن ئەلێرە ئەوتە بەرامبەرەمێ مامخاران پێرار خزمەتی من لە هەولێرە تەلەفۆنی کردگوتی ئەوانەوە زۆر لێک عەزم لە سەعەردان لێک گیر ببوون چوین دەگە مامۆستا گەشتە ئەوێندە و ڕاست هیچ شتەکە نەما ئەوەی عەدزی دەگەدا و هەر دەگە مامۆستای هاتەوە ئێرانە دەگە خۆی نایەوە گوندی وتی کاکە مەچۆ ناوگوندی مادەم عەدزیە وەرەکنەمە ینی قسەی مامۆستای نەشکان لەو عەدزیە و لەو تووڕەیەی ڕاست دەگە مامۆستای هاتەوە ئێرانە بەڵێ بینەرانی عەزیز و خۆشەویستی ڕستەی زانایان ئەوەی بینیتان بەش یەکەم بوو لە بەرنامەی ڕستەی زانایان لە خزمەتی ڕێزدار جەنابی مامۆستا مەلا بیلالی زراری لەبەرەوەی جەنابی مامۆستا زیاتر لە 6 دانە ساڵ بەس خزمەتی زانستی شەرعی کردە لە حوزرە و مەدرسەی شەرعی بۆیە بە باشمان زانی بۆ ئەوەی زیاتر لە سەربردە و پێگە و پلە و پایە و خزمەتی جەنابی مامۆستا ڕووچین لە ئەڵقەی دووەمی بەرنامە لە خزمەتی ئەوەی عەزیز و خۆشەویستە زیاتر لە ژیانی مامۆستا ڕووچین و ئاشنای ئەوەی عەزیزەکەین جا بۆیە لە چاوەڕوانی دەتان هێلینەوە خوددا یار بێ لە ئەڵقەی داهاتوو لە خزمەتی ڕێزدار جەنابی مامۆستا مەلا بیلالی زراری لە خزمەتی ئەوەی عەزیز و خۆشەویستە بەردەوام بین تاوکات بەخوای گەورە سپاردن خوداتان لەگەڵ